ئەوەندەی من تێبینی ئەو واقعەکەم کە ئێستا ئەوە تا سەری هەڵداوە ئەمە تا ڕادەیەک بچووکردنەوەی کوردە لە ناو معادلەکاندا چونکە خەڵکی شەنگال بوونەتە قوربانی ئەو واقعی کە بەسەر عێراقدا بە شێوازێکی گشتی و زۆر بەتایبەتی بەسەر هەرێمی کوردستان داهات ئەم خەڵکانە خەڵکی شەنگال بەتایبەتی قوربانی یەکەم بوون ئەوەی کە ئاکەوێتە سەر ئاستی کورد دەبێ کورد ژیرانە هەڵسوکەوتی لەگەڵ ئەو واقعە بکردایە و ئەوانەی کە چەندین ساڵات تا ئێستا پێم وایە 60 و چەند جارێکە کە هەوڵ و بڕیاری قڕکردنی ئێزیدیەکان درابێ ئەمە دوجارێنە ڕەنگە خراپترین جاریان بێ من ئەوەی ڕێککەوتنی کە لە نێوان هەرێم و بەغدادا ئەبینیم بەبێ ئەوەی کە حزوری خاوەن ماڵی تێدا بێ بەبێ ئەوەی کە خاوەن قوربانی لەوێ تەواجدی هەبێ و قسەی خۆی هەبێ ئەمە بە شکستێکی گەورەی سەرکردایەتی سیاسی کورد دەبیر گەلە کۆمەیەکی نێودەوڵەتیە ڕەنگە ئەو ئەجندایە بەداخەوە کورد دەستی تێدا هەبێ لە جێبەجێکردنی ئەوە جندایە ئەگینا خەڵک بە خۆی دەزانێ دنیا بچووک بووەتەوە هەموو خەڵک ئاگداری ئەوەی ئەو واقعەکە لە بەسەر خەڵکی شنگالە زۆر بە تایبەت هات هۆکارەکانی چی بوو اتفاقەکان چی بوو دوجار تا ڕادەیە کێ گیانی لێخۆبردی ئەوەی کە دوتوانی ڕزگاری کە ئازادی کە ئەو خەڵکانی کە ئەویان بە خەبێکی گەورەی کوردی زانی و ئەو حکمە خۆبەڕێوەبەریە کە ماوەیەک لێودا پیادە بوو من پێم وایە وا تەوەقعان دەکردەوە بێتە بنەمایەکی گەورە بەڵام هەرگیز ئەوەکو هەموو شتەکانی تر ئەو تا لەبار براوە و بەداخەوە کورد بۆ خۆی ڕۆڵێکی خراوی تێدا دەگێڕێت تورکیا لە هەر شوێنێ کورد هەنگاوێکی سیاسی فەرهەنگی ئابووری نابێ ئەو هەمیشە بربەست بووە لەو بەردەمەدا بۆیە ئەگەر ئەوان وتویان ئەوەی لە تورکیا دەژی دەبێت تورک بێ ئەوان بە هیچ جۆرە لە جۆرەکان ئەویان پێ قبول نییە حکمێکی خۆبەڕێوەبەری لەوێەوە سەرچاوە بگرێ بۆ خۆشیان نەزانن کێ داکۆکی لە شنگال کردووە کێ گیان فیدایی لە شنگال کردووە کێش خەلگالی ڕزگار کردووە ئەوان حتمما ڕێگا بۆ نادەن کورد شوێن پێیەکی خۆی قایم کە ئەو شوێن پێیە ببێتە سەرەتایەک بۆ هەنگا هەڵگردنی جوانی تر بە ئاراستەی نیشتیمان دۆستی بە ئاراستەی زیندووکردنەوەی فەرهەنگی کوردی بە ئاراستەی هەنگاوێک بۆ ئەوەی هەنگاوی جوارتر بەرەو کەسی نەتەوەی بڕۆ ئەوەی کە بۆ داگیرکەران نکراوە ئێمە خۆمان دەست پێشخەریمان کردو ئێمە دەستی ئەوانمان گرتووە کون و کەلەبەرەکان کە ئەوان پێیان نەزانیوە ڕەنگە جوانەکانمان تیا شارد بێتەوە لە ناو ئەو هەموو زوڵم و زۆرانەی کە هەیە بەداخەوە ئێمە دەستی دوژمنانمان ڕاکێشا و ئەوانەشمان پێشاندا ئێمە ئێستا وەکوتم نەک شنگال من سیادەیەک بۆ تەواوی هەرێمی کوردستان نابینم و پێشبینی باشش لەمە باشتر ناکەم پێشبینی خراپتریشەکە بەتەکیدانی ئەو وەزەی کە ئێستا هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستانە ئەم لەگەڵ حکوومەتی ناوەندیە پێویستی بە یەکەم شت لجنەیەکی بەردەوامی مفاوەزات هەیە بۆ عێراق و هەرێمی کوردستان ئەوەی یەکەم شت کە ڕەچاوە کرا جارێ بۆ هەر پرسێک لجانێک و وەفدێک پێک دێ کە ئەستان هەندێک لەو لجانانە پەیوەندیان نییە بەوە ئێستا ئەمەی شنگالیش کە کراوە بە بڕوای ئێمە ئەوەی کە لە شنگال ئەکرێ پێش هەموو شتێک دەبێت لەگەڵ شنگالیەکانە گفتوگۆ بکرێ چی بکرێ بۆ ئەو ناوچەیە ڕێکەوتن کراوە کارێکی باشە بەس ئەم ڕێکەوتنانە ئێمە کوشتەی دەستی ئەم مرکزیەتین لەسەرەوە شتێک دەکرێ بەبێ گەڕانەوە بۆ ڕاوەرگرتنی خەڵکی ڕەسەنی ناوچەکە خۆی بۆیە ئەم بەکارهێنانی مرکزیەتە و ئەم شێوە ڕێکەوتنانە زۆر جار لەسەرەوە ئەکرێ بەڵام بە ئاسانی ناچێتە بواری جێبەجێکردنەوە بۆیە بە بڕوای ئێمە باشتر بوو پێش ئەوەی ڕێکەوتنەکە بکرێت لایەنەکانی شنگال و خەڵکی ڕەسەنی شنگال گفتوگۆی لەگەر بکرایە وە شێوەیەک لە یانە ڕاوەرگرتنێکی جدی وایە لەم مۆزوع بۆ ئەوەی کە هەر ئیتفاقەکە کرێت اتفاقەکە بچێتە جێبەجێکردنەوە و بە قازانجی خەڵکی ناوچەکە بێ من نەک هەر بەوای بینم من ئەسڵەن هەر شتێکەکرێت لەگەڵ حکوومەتی ناوەندیە ئەبێ هەڵوێستەیەکی لەسەر بکەین یعنی لەسەر شنگال اتفاقەکرێ ئەی لەسەر مادێ 140 ئەی لەسەر مۆزوعی بودجە هەی لەسەر مۆزوعی پێشمەرگە لەبەرەوەی هەموو ئەوانە ئەکرێ هەموو ئەوانەیە ئەبێ ینی ئێمە بە چاوێکی ڕخنەگرانەوە سێریان کرد و ئەبێ بەڕاستی ورد بین لەم شێوە اتفاقانە ئەوەش کە ئەکرێت بەڕاستی حەقی خەڵکی ناوچەکەیە کە قسەی خۆیانیان هەبێ مۆزوعەکەوەیە کە ینی ئەو اتفاقێکە کراوە بە ناوی پارتیۆ نەکراوە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کراوە ئەگەر لایەنەکانی تری پێگەێنانی حکوومەت گومانیان لە مۆزوعە پێش هەموو کەسی ئەبێ ئەوان قسەی خۆیانیان هەبێ وڵا دیارە خۆی ڕێکەوتن بۆ خۆی خاڵێکی ئیجابیە لە بینی دوو تەرەفە ئەنجام بدرێ بە حکمیەوەی ئێمە ئێستا وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بڵین
لەگەڵ حکوومەتی مەرکەزیای عێراق ڕێکەوت نەکراوە پێم وا بێمە ڕێکەوتنێکی ئەتوانم بڵێم دوولایەنەیە لەسەر حسابی لایەنێکی ترکە هاوڵاتی و هاونیشتیمانیە لە ڕاستە سوکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە لە وەفدەکە بینێ ڕەنگە وەگەڵێ تاگلایەنانە ڕێکەوتنەکە کرابێت حکوومەتی هەرێمی کوردستانیش بێگومان بریتی نییە لە یەکلایەن ئەوە حالی نسیکە سێ پێکەینەری سەرشی حکوومەت هەیە لە ڕاستە پێم وابێ غایبی و دوانیان ئەوە خۆی بۆ خۆی حاڵەتێکی سلبیە لەسەر ڕێکەوت نامەکەم ئێستاچێ ئێمە بێ مامەڵە لەگەڵ واقعیا بکەین بمانێ و نەمانەوێت خۆشمان بێ و ترشمان بێگەوتێ پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ پارتی ئێستا بۆتە ڕقم لە ڕاستە لە ناوچەکە بە حکمی ئەو هێزە مادی و معنەویانی کە هەیەی وڵاتانی ئەقلیم و وڵاتانی دەوری ئەقلیمیش حسابی بۆکە جامە ناگاتەوەی مەسەرەن بڵین وەک ئەوتێ پارتی بەبێ ڕەچاو نەکردنی مەسەرەن حاڵەتی نیشتیمانی بوون و حاڵەتی ئینتیمابوونی نەتەوەیی بوون بەڕاستی کارێک بکخواانە خواسە ئەگەرم کارە کوشن دەبێت لە ڕاستە یەکەمین جار بەرخۆی ئەکەوێت زەرری یەکەم خۆیەتی لەو حاڵەتە لە ڕاستیە پارتی وەکو ئاماژم پێکرد بەو هەموو حاڵەتە سلبی و ئیجابیانەی کە لە ساحەکە هەیە و خۆشی هەیەی شتێکی ئەو تۆ بکە لەبەر مەسلحەتی خودی خۆی ئەمە ناگاتە ئەوەی مەسەرەن من و تۆ لێرەوە ترێ ئیمزا و واژۆ و چەپڵی بۆ لێدەین لەبەرەوە چونکەم بەناوی میلەتەوە قسەیەەکە ئەوە دەرەنجامی ڕێکەوتنەکە لە ڕاستە لە ئەرزی واقعدا لە جێبەجێکردنا ئەو ڕێکەوتنامە ئەبینین ئایا پارتی لە خودی خۆی ئەم ڕێکەوتن نامەی کردووە یاخود لە خودی بەرژەوەندی میلەتەکەی کردوێتی